هەڕەشە و مەترسیەکی نوێ بۆ سەر ژیان و مافەکانی گەلی ئێمە لە کوردستان دروست بووە. ئەم هێرشانە کە لە هەر چوارلاوە لە دژی ماف و ئازادیەکانی ئەم گەلەمان چڕتر بۆتەوە. پاکێجێکی هەرێمایەتی و پلانێکی هاوبەشی چەند هێزێکی نەیاری خواستی مێژینەی کوردن و لە ئێستادا هەڕەشەیەکی ڕاستەوخۆن لەسەر بوونی مێژوویمان و نایەنەوێت وەک مرۆڤی سەردەم لەسەر خاکی خۆمان بە ئاسوودەیی بژین. ئامادەبوانی بەڕێز، ئێوە ئاگادارن لە ڕۆژاوا داگیرکاری بەردەوامە و گوتاری شۆڤێنی دەوڵەتی تورکیا بۆ شاردنەوەی قەیرانەکانی دیسان بە چەکی ناتۆ و هاوکارە ناوخۆیەکانی پەلاماری کورد لە باکوور و ڕۆژاوا دەدەن. چەکی کیمیایی دژی شەروان و گەریلا و هاوڵاتیان وە ژینگەمان بەکاردێنن. لە ڕۆژەڵات شۆڕشی ژینا خوێناوی دەکرێ و ڕۆژانە خوێنی هاوڵاتیانی کورد لەسەر شەقامەکان و لە زیندان و گرتوخانەکانی کۆماری ئیسلامی دەڕێژرێت. سەرباری ئەوەی کە بە ناوی سەرکوتی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاواوە بەردەوام هێرش دەکرێتە سەر باشووری کوردستان لە ڕێگەی بەهێزکردنی دەسەڵاتی ستەمکاریشەوە، دیسان هەموو هەناسەیەکی ئازادی خوازانەی باشوور سەرکوت دەکرێت. بەداخەوە دەبوو باشوور لە دۆخێکی ترا بووە تا پشتیوانی هەمەلایەنەی خەباتی بەشەکانی تری کوردستان بن. بەڵام جارێکی تر بەداخەوە بەهۆی دەسەڵاتی ستەمکارەوە پشتیوانەکانی خەڵکی باشوور پشتیوانیەکانی خەڵکی باشوور تا ئێستا سەرکوت کراوە و چالاکوانمان لە زیندانەکانی پارتین و سزای چەند ساڵیان بەسەردا سەپاندوون. ئەگەر چی هێشتا چاوی هەموو کوردانی پارچەکانی دیکەش لەسەر باشوورە بۆ ئەوەی پشت و پەنایان بێت. لەم دۆخە ئاڵۆز و فرەرەهەندەدا بە زەقی دیارە کە چارەنووسی هەموو کورد لە هەموو پارچەکان پێکەوە گرێدراوەتەوە و ڕزگاریان بەند و پەیوەستە بە یەکترەوە. بەبێ ئەم تێگەیشتنە هەر چەشنە سیاسەتێکی ڕزگاری خوازانە دژی ستەمکاری دەرەکی و ناوخۆیی داکۆچیەک دەبێت لە کۆی کۆمەڵانی کوردستان لە هەرکوێ بێت. بۆیە ئێمە وەک دەستپێشخەرانی بەرەنگاری لە کوردستان کۆمەڵێک هاوڵاتی خۆ بە خاوەنزانی نیشتیمان ئەم بانگەوازەمان خستە بەردەست. داواکارین کە جارێکی دیکە و وەک راپەڕینی 1991 هیوایەک لە باشوورەوە ببەخشینەوە بە هەموو گەلەکەمان لە هەر کوێ نیشان بدەینەوە کە ئەم گەلە و ئەم خەڵکە لە دەرەوەی هەر چەشنە سەر کوتێکەوە بەرەنگاری دەکات و ڕۆحی شۆڕژگەرانەی ئێشتا دەتوانێت گۆڕانکاری گەورە بکات. بە ناوی ئەو هەموو هیوایانەوە، بە ناوی خەونە بە دینە هاتووەکانەوە، بە ناوی ئەو کوڕ و کچانەوە کە ڕۆژانە لە زیندان و چیاکان بەرخۆدان دەکەن، بە ناوی ئەو ژن و پیاوانەوە کە ڕۆژانە بێماف دەکرێن و دەچەوسێنەوە و سەرمایی نەتەوەیی و ژیانیان بە فیڕۆ دەدرێت، بە ناوی ئەو هەموو شەهیدانەوە کە خۆبەخشانە داکۆچیان لەم نیشتیمانە و خەڵکەکەی کردووە بۆ بەدیهێنانی دووبارەی خەونی خەڵکێکی بەختەور لە نیشتیمانێکی ئازادا بانگی هەموو لایەک دەکەین کە پێکەوە خۆپشاندان و چالاکی ڕێک بخەین و وەک خەڵکی باشوور ئەرچی مێژووی خۆمان بەجێبێنین و دژی ستەمکاری بوەستینەوە. هەر بۆیەش لێرەوە ڕای دەگەێنین کە ڕۆژی شەممە خۆپشاندانێکی جەماوەری ڕێک دەخەین ڕێپێوان لە سەهۆڵەکەەوە دەست پێەکات هەتاکو بەرباخی گشتی سەعات 2 پاش نێوەڕۆ هەروەکو ئەم لە ڕاگەیاندنی داهاتووە ئەعلانێکین بۆ میدیاکاران و بۆ خەڵکیش سەعات 2 لە سەهۆڵەکەەوە دەست پێەکەین هەتاکو بەرباخی گشتی و لەوێ هەموو لایەن و هێزانەی کە بان کراون بۆ ئەو ڕێپێوان و چالاکیە قسەی خۆیان دەبێت و ڕێی خۆیان دەڕۆن هەڵوێستەکانی خۆیان دەدەبرن.